والله ماوەی تقریبان ماوەی 2 مانگ زیاترە ساوەڕێ دەکەن کاخەلی تقریبان زیاتر لە 100 شەو لەوێ لە دیاری بوو لە کاک سەلیم پاشا مەمنوون دەستخۆشیان لێ دەکەن بە تایبەتی دکتۆرە ڕێواز بەڕاستی هاوکاری کردی ئاگداری هەموو کە سوکار و خزم ئەوکانمان کردوەوە کە لە تەقتەق و کوێە ئەمڕۆکە هاتوین لێرەنا هەر کاتێکی بگاتێرە نازانم لە ڕەنگە کاتێکی کەم بمینێتەوە ئەگەرنا ڕێوڕسمەکە ئامادەکراوە لە کوێ بە تایبەتی لە سەیتەرەی تۆپزاوە مەڵبەند و قام بۆ ئێمە هەم ڕۆژێکی بڵێم خۆشە هەمی ڕۆژێکی ناخۆشە خۆشیەکەی بەوەیە کە ئەمڕۆ لە چاوەڕوانی گەڕانەوەی کوڕێکین کە بەڕاستی ئێمە ناومان لێناوە پاڵەوانەکەی دەریای ئیجا هەمیر بۆ ئێمە ناخۆشە کە تاوەکو ئێستا چارە نووسی کەسەکانی کەمان دیار نییە و هەرینەکانی ئێمە ناوانی تریش بەگشتی ئێمە داوا لە هەرسێ سەرۆکایەتەکەی هەرێمی کوردستان دەکەین وە داوا لە سەرۆکایەتی کۆماری عراقیش دەکەین کەوانی فشارێک بکەن لەسەر کنسوڵخانەی عراق لە یۆنان بۆ ئەوەی کە هەم چارە نووسیان دیاری بکەن هەمیش پێمان بڵێن ینی فشارێکە بێ بۆ گەڕان بە دوای ئەو تەرمانەیە ئێمە زۆر سپاسی کاک خەلیل دەکەین سپاسی دکتۆرە ڕێواز دەکەن کە بەڕاستی ئەوانە زۆر پێمانەوە ماندی بوون